بەپێی زانیاریەکان و ئەوەشی کە وەزیری نەوتی عێراق ڕایگەیاندووە، ئێستا تاکە بەربەستی بەردەم ڕێکەوتنی حکومەتی فیدراڵ و حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم ئەو بڕەنەوتەیە کە حکومەتی ماوەبەسەرچوو داوای دەکات گوایە بۆ بەکارهێنانی نێوخۆیەتی. حکومەتی فیدراڵ سوورە لەسەر ئەوەی ڕۆژانە تەنیا 46,000 بەرمیل نەوت بداتە حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم، لە بەرامبەردا حکومەتی ماوەبەسەرچوو داوای 65,000 بەرمیل نەوت دەکات. لە 33 ساڵی ڕابردووە لە خەمی ئەویان نەبوون کە ژێرخانێکی پتەوی ئابووری دروستکەن و هاوڵاتیەکانی خۆیان بەرەو خۆشگوزەرانی و ڕەفاهێت و کوردستان لەسەر پێی خۆی بوەستێ. ئامانجی ئەوڵ و ئەخیری ئەوان بە داهاتەکانی ناوخۆ بە داهاتەکانی بەغداش بریتووە لە قایمکردنی شوێن پێی خۆیان لە هەرێمی کوردستانە. بۆیە بەم پێلێ ڕاکێشانی کە ئەوان ئەڵێن داهات بەشیان ناکە، داهات بەشی سەنگەر گواستنەوە، ویژدان کڕین، خەڵک کڕین، بەسەر بازکەکردنی کۆمەلگا و ژیانی شاهانی بەرپرسەکان و کوڕوونەوەکانیان و ئەم هەموو دەستگا ڕاگەیانە زەبەلاحی کە دوو حیزبی دەسەڵاتدار هەیە بەشی ئەوان ناکەن. لەم گوریز پچڕێنەی نێوەن هەولێر و بەغدا حکومەتی ماوەبەسەرچوو بیری لای ئەوە نەماوە کە زیاتر لە 1 ملیۆن موچەخۆری هەیە کە لە نێوەڕاستی مانگی 5 موچیان وەرنەگرتووە و چاوی تەنیا لەسەر نەوتە بۆ پاڵێوگا حیزبیەکانیان. چاودێران و شارەزانی ئابووری دەڵێن لای دەسەڵاتی کوردی کۆتا پرس و کۆتا هەنگا و موچەیە و بیرکردنەوەی لە ژیانی خەڵک، ئەوەی بۆ ئەوان گرینگە پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانە. دەتوانین بڵین لای دەسەڵات لە هەرێم ئاخیر شت موچەیە ئەوەی ئەیکەن ئەیانە کۆمەڵە شت تەسلیم نەکەن بۆ ئەوەی خۆیان زەرە نەکەن، ئیتی گرنگ نییە موچە دێک موچە نا ئەگەر نا کارەساتە 33 ساڵ حکومڕانی کەی قاسەی حکوومەتت بەتاڵ بێ نەتوانی بەرامبەر بە دەسەڵاتی عێراق کارتێکی دارایی وە بەهێزت دەبێ بەرگەی چەند مانگێک دانوستان بگری هەر لە مانگی یەکەم و هاوارت لێڵسێ و داوای هاوکاری لە ئەمریکا و لە وڵاتان بکرێت. تا ئێستا وا دەردەکەوێت هەرێم نیازی ڕێکەوتنی نییە، لە کاتێکدا باش دەزانێت کات لە بەرژەوەندیاندا نییە و هەر ڕۆژێک زیاتر دواکەوتنی موچە ژیانی خەڵک زەحمەتتر و مەترسی زیاتری لەسەر دەسەڵاتی ئەوان دروست دەکات و ئەگەر ڕێکەوتن نەکرێت و پارتی وێچێتی دەستبەرداری بەرژەوەندیەکانیان نەبن بە زیان بەسەریاندا دەشکێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.